ئەگەر دەتەوێ مێلۆدی ڕۆحت بە ئاواز و گۆرانی ڕستنی کوردی بلەرێنیتەوە، گوێ لە رادیۆی گەڕیان بگرە. بچمە سەرنا ڕشکێنێ باران بەربایە بۆ کەرانێ ئەی وای باران بەربایە بۆ کەرانێ یاری منی هەیار ناجێبە وەی وای غازێمە بارێکەونە ئاشمیلانێ مردم کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە نەوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرشحابوونی لاستیکێک لە بەشی ناوەوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بیسەران و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی پەیجی میلی گەڕیان، خۆم بە خۆشحاڵە زانم ئەم ڕۆژ هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی هەلۆ حاجی. خوازیارین بەرنامەی ئەم ڕۆژمان بێتە مایی خۆشی و ئاسوودەیی بۆ گشت لە یەکتان. خۆشەویستان، میوانی ئەمڕۆی بەرنامەی هەلۆ حاجی میوانێکی ڕۆحسووک، میوانێکی خۆشەویست، هونەرمەندێکی ناودار، هونەرمەندێک کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە بە شارە خۆشەویستەکانی هەرێمی کوردستان بەگشتی و ساڵانێکی زۆر لە بواری دراما و شانۆدا کاری کردووە، کەسێکی ماندووە، ئەویش لە نزیکەوە هەمووشتان ئاشنای بوون. ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانە یەخوا بەخێر بێت سەر و سەرچاومان، ئەویش هونەرمەندی گەورە و خۆشەویست مامۆستا عەلی حەمەخان، یاخوا بەخێر بێت سەر و سەرچاو مامۆستا گەورە و کردین. ئەوە زۆر جار ئەو هەڵەیە کرێ من حەمە عەلی خانم عەلی حەمەخان نیم حەمە عەلی خان عەفو، یاخوا بەخێر بێت سەر و سەرچاو گەورە و کردین. ئەمڕۆ لە کاتی خۆتت گرت؟ نانا بەعکسەوە وەڵاهی من کێشەیەکی پچکۆلم هەیە، زۆر حەز ناکەم دووبارە ببمەوە، چونکە بەڕاستی مقابلەکان زۆریان پرسیاری کۆنن، یعنی شتی تازەیان پێ نییە، بۆیە زۆر جار ناچم. یعنی بەڵام ئێرە لەبەر ئەوی کاکجەزاش خۆشەویستی خۆمە دڵنیا بووم کە وا نابێ، شتێکی تازا بێ ئینشەڵڵا. خۆشەویستان، ئێوەی ئازیز و خۆشەویستیش ئەتوانن بۆ پەیوەندیکردن بە بەرنامەی هەلۆ حاجی حەش پرسیارێکتان لە هونەرمەندی بەڕێز کاک حەمە عەلی خان هەیە، بەڵێ کاک حەمە عەلی خان هەیە، یاخود بۆ بەرنامەکە یاخود لە من، ئەتوانن لە ڕێی ئەم ژمارە تەلەفۆنان و پەیوەندیمان پێوەکەن کە لەسەر 66 هەیە 0771 471 52 64. ژماری ڤایبەریشمان هەیە بۆ ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستانن یاخود لە ناوخۆ، ئەتوانن لە ڕێی ڤایبەرەوە بە 0750 727 85 پەیوەندیمان پێ بکەن، ئێمە لە خزمەت هەموو لایەکتانین. کاک حەمە عەلی خان، بابی مۆلای بەڕێزت سەرەتای دەست پێ کرد بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە و یەکەم کاریشت چی بووە؟ وەڵاهی ئەڵبەتە من یەکەم شانۆگەریم دەوری کاوەی ئاسنگەرم هەبوو لە گەڕێکی خۆمان ساڵی 75. لە چ گەڕێکێک؟ لە قەزازەکان. اینجا لە دوای کاوەی ئاسنگەر پورێکم لە بەغا لە سیرامێکی خوێن، وتی تۆ فەنانی. بەڵێ نەمەزانی فەنان چییە؟ وتی تۆ فەنانی. وتم چۆن؟ وتی لە بەغا پەیمانگای هونەرە جوانەکان هەیە، توانی تەمسیل بخوێنی. دامنی زۆر حەزم لە تەمسیل بەڕاستی، ئیتر هەوڵێکی زۆرمە چونکە عەرەبیش نازانی بەکشمە و شلۆنەک پێم پێەکەنی هەرو لازم گوت شۆنت. اینجا ئیتر دایمە سەرەتا قورسە، بەڕاستی کە عەرەبی نەزانی چیتە بەغا. بەڵام لەخوا بەزیا بێشکور خوا وای کرد کە من ئێستا بە 3 زمان فیلممەیە، بە عەرەبی، بە ئینگلیزی، بە فارسی. نەخواتە من درێژی. زۆر سپاس. اینجا مەبەستم دەست پێک
زۆر گرنگە بۆ فەنان چون دەستپێک ئەگەر زۆر گرنگی پێ نەیە ئەگەر زۆر مهتم نەبووی بەو قزەیە تەسەورەکەم شتێک دەرەچی خڕجی چەند خڕجی مەعادی پنجەمی لەمانەیە ڕەنگە هەزارمانە بەڵام منم توانیە کاتی مێشت خوێنم بەڵام ئەبووە ئیمزایکەم بم بە بەعسی ئەتر چوومە شاخ دا ئەو بیدایەتانە زەحمەت بێ بۆ کەسێک عەرەبی نەزانێەوە بەڵام من وان بڕوا هەیە هەموو شتێک ئیمانە ئیمان یعنی ساڵی یەکەم مەسرحم خوێن چکە بەڕاستی من بیرم لە سینەما ناکردەوە بەس ساڵی دووەم لە بەغا سینەما کرایەوە هەر لە مەعهەدی پنجەمیە بیرێکم کردەوتم باشە من مەسرح هەرە خوێنم خوێن بۆ سینەماش نەخوێنم ئیتر چوومە بەشی سینەما بەشی سینەما بەڕاستی تا 82 کە تەواوم کرد حتا 92 هیچ شتێکم نەکرد یعنی بەڕاستی یعنی ئیشی ورد کراوە ئیشی پسکۆلە کراوە بەڵام دەستپێکی یەکەمە 88 لە هەولێر بە مسلسلەیەک بوو 3 حەڵقە بوو سولاسی پێڵەن بە عەرەبی بە کۆلارە لە کۆلارە بەڕاستی ناسرا وەکو لە هەولێر پیانەوتم بابی گۆران کۆلارە نووسینی من بوو بەس من کێشەی پێشمەرگایەتیم هەبوو ئەیان دەبێ بێ بۆ ئەمن ئێمنیش بچم ئەگیرێم ئیتر کردی بە نای خۆیەوە وتم کێشە نیە با بە نایەوە بەس دوای 92 لە تەلەڤیزیۆن خۆی ئیعلانی کردوتی ئەو نەسا کۆلارە هی حەماعەلی خانە بەڵام لەبەر زروفی ئەمنی ئەو شتانە نەمانتوانی کردومانە بە نای حاجیمێکی اینجا لە کۆلارە بەڕاستی لەگەڵ ئەوەی تەجروبەی یەکەمی نووسینیشم بوو یعنی چکە بەڕاستی من نووسەر نەبووم یعنی بڵین ئەدەبم نەخوێنەوە بەڵام هەوڵێکی زۆرم ماوە بتوانم لە بواری نووسین لە بواری نواندن لە بواری دەرهێنان لە شانۆ لە تەلەڤیزیۆن لە سینەما بەشدار یاخواتە من درێژ و سەرکەوتوو خۆزانم کاک حەمعەلی خان ئێوە بە عایلەش هەمووتان هونەرمەندن هەر لە خێزانت و لە کوڕ و پشتەوە ئەبینن لە شاشەکانە ئەبینین دەرەکەون بۆ خۆی من تەسەوری ئەوم ناکرد بەڵام پێم خۆش بوو هاوسەرەکەم لە هونەرا بەشدار بێت بە تایبەتی نواندن چون بەڕاستی یعنی زۆر جار کە کەسێکی ترم بۆ نەیکەن بەژنی من تۆزێک تەعامل بەڵام ئەگەر خێزانی خۆ بێ ئاسانترە تەعامل زیاترەکەی یعنی ترسێکن نییە ئەویش ناترسێ بۆیە بەڕاستی کە شلێرم ناسی لە هەولێر بەهۆی خات و دڵپاکتاییدەوە مێردەکەی شەید کرد کەریم عوسمان ڕەفیقم بوو ئیتر داوام کرد پیرۆزی بێ و پیر و خەڕۆ بن کچی یەکەمم گلێنە بەر حەزی لە شانۆ بووە ئەویش دوای کچی دووەمم حەزی لە گۆرانی بوو ژاکان گۆران حەزی لە کلارنێت بوو ئەیتر چی لە بکەم ئەوە حەزە حەز و ئاواتێکی خۆی ئیتر بەڕاستی ناشتوانی ڕێگەیان لێ بگری بڵێ نا کاکە بەڵام هاوکاری زۆرم کردم یعنی لەگەڵ هەمویان ناهیلاک بوو یاخوا لە ساغ توانە بۆ بمێنیت و هەر تەمەدرێت زۆر باس کاکە حەمعەلی خان ئەوەی لە خیاڵتا بێ تا ئێستا ئەزانی چەند کاری هونەریت کردووە وەکو دراما وەڵڵاهی بەعەدەد نازانم چکە زۆرن بەڕاستی لە یەکەم 88 لە کۆلارەوە ئیژەکەم ئێساش مسلسلێکی 30 حەڵقەیی بەڕێوەیە حەسەن عەلی ویستم ئەو پرسیارەشە لێ بکەم کە کاری نوێت لە ئێستادا ئامادەیە بەدەستانەوەیە وەڵڵاهی تەبلیغی کردوون ئەڵبەتە من 88 کوێ خاسەیەم خوێنەوە کوێ خاسەیە هی نووسەرێکی بەڕێزی خۆشەویستە عەزیزی مەلای ڕەش مامۆستا عەلی نەسێکی کوردەواری زۆر جوانە یعنی یەکێکە لەو کە من یەکەم جار خوێنمەوە من مامۆستا عەزیزیش مەناسی لاولێر
وتی کاک حەماعەلی چییە پێی؟ بەڵێ وەڵی مامۆستا ئاخر ئەو کاتە بەڵێ ملیۆنێک دۆلار زۆر بوو. وتم بەخۆ ئەگەر بە سینەما بیکەی ئەمە ئەبێ 980 لە کەرکووک دروستکەینەوە، یعنی کەرکووچێک دروستکەینەوە بە 980 ئەو هەموو جلوبەرگە، ئەو هەموو تفەنگە، ئەو هەموو ئەسپا، ئەو هەموو کۆمبارسا. بەڕاستی گەیشتم ئەو قەناعەتەی وتم باوەڕ ناکەم بە کورت بکرێ و ئیشە، بەڵام لەخوا بەزیا بێ ئەوە ئێستا ڕەنگە 6 ساڵقە دەرچێ، سی یەکەمی ماوەیەکی کە مانگێکی تر ڕەنگە دەست پێ بکە، ینی سی تەواو بووە دەست پێکە یعنی 6 حەڵقەیە خۆی بەس یەکەمیان بەسی دەست پێکەین، دواتر جوزەکەی تریشی تەواوکەین. مامۆستا عەزیزی مەلای ڕەش نووسیەتی و حەسەن عەلیش دەرهێنانی بۆکە کوێخا سێوێ. هەر ناوەکەی زۆر خۆشە، کوێخا دایمە بۆ پیاوترێ، بەڵام کوێخا سێوێ لە مسلسلەکە خێزانی منە. من ئەکوژرێم ئەزانم لە حەڵقەی 47 تا ئەکوژرێم، ئیتر ئەو ئەی با بەڕێەوە هەر بە سێوێژ ناوی دەرکردووە، ژنێکی سەلاری کوردانەی جوان کاتوانێ حکمی وڵاتێک بکە. جا بەڕاستی ئەوانە زۆر نادرن، زۆر کەمە، یعنی ئەو ڕۆمانم بۆیە خۆشویست. بوتوڵەکەی من نیم، بوتوڵەکەی کوێخا سێوێ خێزانەکەمە. ئەو ئیشانە بەڕاستی لە کوردەواریە زۆر نادر هەڵەکەوێ، یعنی نەکراوە بۆیە زۆر احتیمامی پێ. حەزەکەم ئیشێکی باش ئینشەڵا سەرکەوتووە بن. زۆر بە پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵا بچینە لای کاک بەڵێنی خۆشەویست لە شاری کۆیەوە. کاک بەڵێن گیانم کاتۆ باش. سلام علیکم. ئەم کاتۆ باش قوربانە بم. باشیت؟ بەڕێزی چاوت ماچەکەم کاکە سامان. بە ساقەی چاوە بم. تۆ چۆنی بەڕێزم باشیت؟ ڕاست دەکەم، دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەم بەرنامەی ئەم هەفتەیە. قوربانی چاوە بم. سوپاس بۆ بەڕێزت چاو و ماچەکەم. چی دەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کاک حەمعەلی خان؟ چاوی ماچەکەم، دەستی ماچەکەم، تەمەنی پڕ بەرەکەت بێ ئینشەڵڵا. مەمنونم، زۆر سوپاس. بەڕاستی ئێمە لە قەدیما کە سەیری فیلمەکانی کە حەمعەلیمان دەکرد، ئاژاوەستەکان و بەدبەختەکان و سۆفمان ئاغا جای واقع یعنی تقریبمان دەکرد. تقریب من حتا ئێستا مردیبم بە فیلمی ئاژاوەستەکان کە حەمعەلی یعنی دەوری عەباسی بینیوە، بەتایبەتی دەوری شەڕە بۆفارەکە. کاک بەڵێن نوکتەیەکی خۆشت بۆ بژێڕمەوە. لە تاران بووم، کوڕێکی خەڵکی سنە لە هین بوو، لە کەرەج بوو، لە شاری کەرەج بوو. هاتە عەرفی لەگەڵاکردم لە مەیدانی ئازادی، هەر زۆری پێخۆش بووتی من خواخوام بوو تۆ بین و ڕسمێکە لەگەڵاکردم. وتی بەس مهمترین شتە کە لای منە ئێستا کاسێتێکە بە نای ئاژاوەچیەکان. تم بەڵێ ئاژاوەچیەکان گەیشتە کەرەجیر. بەڕاستی ئەو ئیشێکی دەستە جەمعی بوو، کۆمیدیش بوو. هەمومان نووسیمان بە هەمومان توانیمان نەسەکە چاک بکەین. بۆیە من فیلمی کۆمیدیم نەبوو بداخەوە، ینی تەجروبەیەکی شە بۆ ئەیان و حەمعەلی کۆمیدیان نازانێ. ئیتر وتم بام کۆلارەیە بکەین، ئەم ئاژاوەچیانە بکەین. ئیتر ئەوە بوو کردمان و شۆرەتێکی زۆری وەرگرت، نەسێکی کۆمیدی زۆر جوان. بەتاکید ئێستا لەسەر زاری خەڵک و خەڵک دایم لە یوتیوب و ئەوانە هەر ئەوە بوو ئەیانوت کۆمیدیان نازانێ. وتم من کۆمیدیان نەزانم ئاوا بمە بێ گەر بیزانم چۆن. کاک بەڵێن گیانی چ بووە بۆ بەرنامەکە؟ من حتا ئێستا کاکە سامان یعنی موعدی بم وەک پێم بە فیلمی ئاژاوەستەکان، بەس خاصن کاک حەمعەلی نزیکە لەو کەسانێکەوە یعنی خام پێدای تایبەتین بە تایبەتی فیلمەکەی لەگەڵ کورتەباڵاکانە دەرکرد، فیلم بەدبەختەکانی دەرکرد. بەڕاستی ئەوە گەورەیەک بوو بۆ ئەو پیاوە، یعنی گەورەیەکی ترین وان لەسەر شانۆی پێما کوردستانە. ڕێکخراوی کورتەباڵاکان بەعام بەگشتی هیچ فەرقێکیان نییە لەگەڵ ئێمەیە. ئەوەنی ئەوان من ئێستا کارەکانیان نەبینم، کاری جوانە بینن مامۆستا بەڕاستی کەسی لێ هاتوون، کەسی شارەزان، یعنی
هیوادارم زیاتر ئەوانیش هەر بێنە ناو کایی هوەرەوە زیاتر پەریان پێ بدرێ لەلایەن ڕێکخراوە دیموکراتیەکانەوە سەرپەرشتیەکرێن ئەوان هیوادارم دامی تاو بکرێنەوە لە هەولێر دووسێ کوڕی گەنجی کەڕوڵاڵ مەناسی ئیتر کۆمکردنەوە ئەوە کەڕوڵاڵەکەن جا هاوکاری کورتەباڵەکانیشم کردو ینی هاوکاری شوێنەکانیشم کردووە بۆ چکە بەڕاستی ئەوانە صاحب احتیاج یعنی ئەگەر چەند تۆ بتوانی هاوکاریان بکەی شتێکی باشە بەڕاستی کورتەباڵەکان دەورێکی گرنگیان بینی زۆر بۆ ینی بەداخەوە لە ناو کۆمەڵگای ئێمە ئەو شەریحانە پشتگوێ خراوە ینی کەس احتیمامیان پێ نایە حکومت بەڵام لەوێ بردمن بۆ لای وەزیر کۆمەڵی کەڕوڵاڵانی هەولێریان دروست کرد دوای سلێمانی دروست بوو دوای کورتەباڵەکان دروست بوو ئیتر خۆی مبادرەیەکی باش بکەیت چونکە بەڕاستی ئەو شەریحانە ئەوانیش وەکو ئێمە ئینسانن ئەوانیش وەکو ئێمە عینەن احتیاجاتی ئێمەیان هەیە عینەن پێداویستەکانی ژیانیان هەیە بۆی ئەگەر هاوکاریان بکەی لای مشتێکی زۆری زۆر کاکە سامان من خۆم وەکو شخصی خۆم چەند داریتر لە بەرنامەکان پێم وتی و تۆمە کاکە سامان زۆر مەحتیون بەوەی کەوا یعنی متۆشی ئەوم کاک ئەحمەد جوڵات دەحەوت بکەی بۆ بەرنامەکەت بەڵێ کاک بەڵێنجان ئێمە وەکو عەرزمان کردن لە بەرنامەکانی کەشە ئاماژەمان پێەوە ئەم بەرنامەی و ئەم ڕادیۆی ئێمە دەرگامان واڵایە بۆ هەموو هونەرمەندێک پەیوەندی بە کاک ئەحمەد جوڵاوە کراوە بەڵام تۆزە سەرقاڵی کارێک ئەو تێتی وەڵا خۆم پەیوەندیتان پێوە کەم هەفتەیە پێشەوە لە خزمەتان ئابم نیەمە بەرنامەکەەوە بەڵام ئیتر کابرا مەشغوڵی کارە ناتوانانی زۆری جباری کەیت و زەختی لێ بکەیت لەبەرەوەی ئەمانەیە مەجالێکی بۆ بڕەخسێت و ئەنجا لە خزمەت یابین میواندارێکی قوبڵکەین و بێنێتە دوو پرسیارم هەیە بۆ کاک ئەحمەد یەکەم پرسیارمەوەیە ئایا بۆ فیلمی ئاژاوەتیەکان تا فیلمێکی کۆمیدی بوو لە ئەخیری بە تراژدیە کۆتایی هات بە شتێکی یعنی لا کۆمیدی با پرسیاری دووەمیشی بکە بەڵێ ئەگە ئاسایی ئەگە ئەوە بڵاوبداتەوە سەقەتە بوو ئاژاوەتیەکان باوەڕتە بێ کێشەی جوانی ئاژاوەتیەکان هەر نەمانویست پێکەنین بێ بەڕاستی هەر نەمانویست مەسەلەیەکی قسە بۆ قسە و پێکەنین بۆ پێکەنین بێ مەسەلەیەکی ئینسانی گەورەیە ئاژاوەتیەکان ئەوانە بە ئاژاوەتیەزان کە خۆیان فەقیرترین کەسەکانی کۆمەڵگان بۆیە طبیعیە کۆتاییەکەشی ئەگەر بە کۆمیدیان نەبێت یعنی زۆر ئاساییە مەفهومێکی جوڵ بەڵێ وەپشار دومیشم باسی فیلمێکی دەکرێت سەکاتی کامن تەلەفۆنم کرد ئەو فیلمە قەرار لەسەر چ کەناڵێکا لێ بدرێت شەش هەڵقاکەی کە باس ئەوە لە هەولێرە کرێت کۆمپانیایەکە حەسەن عەلی سەرپەرشتیەکە ئیتر نازانم چونکە بەڕاستی کەناڵەکەی اختیار نەکراوە 6 مانگا خەریکە یعنی مەبەستی ئەوەیە بۆ چ کەناڵێکە بێت وەڵی جارێ نازانی جارێ نازانن لەبەرەوەی کەناڵەکەی اختیار نەکراوە و کاتە کە ئیشەکە تەواو بوو ئامادە بوو بۆ بڵاوکردنەوە ئیتر ئەو کاتەش ئەعلان نەکرێت بۆ چ کەناڵێکە بێت سواستەکان دووبارە قوربانی چاوم کاک بەڵێنجان بەڕێزی سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێزمانێ بۆ بەڕێزە چاو ماجەکەین قوربانە بن کاک حەمەعەلی خان بابین و لای بەڕێزت گەردەلووت چی بە کاک حەمەعەلی بەخشی من لە یەکەم ئیشما بەڕاستی لە کەرکووک بڵاو بووەوە کۆلارە بە بابی گۆران ناسرام مەلێ ینی لە هەولێر هەر پێیانوتم بابی گۆران چونکە بەڕاستی سولاسێ بوو سێ حەڵقە بوو هەر خۆشم نووسی بووم بەڵام لەبەر مەسەلەی ئەمنی و کوتم بەناوی کاک حاجیمێکیەوە بوو بەڵام دوای خۆی هاتە سەر تەلەڤیزیۆنی کۆلارەی حەمەعەلی خان اینجا وەکو بابی گۆران ناسرام بەڵام گەردەلوول بەڕاستی دەوری محسێن دەوری بوو لەو دەورانەی ملازم محسێن هەر نەمکرد زابتێک بێ بۆیە شوهرەتیشی زۆر وەرگرت یعنی کێشەکەم ئەوەیە تەجسیدی محسینم کرد بە نیزامی سەدام حوسێن زۆر جوان بوو یعنی کارکتەری محسین خۆی بۆ خۆی ئەتوانی بڵێ ڕژێمی بەعس بۆ چونکە هەموو مقاوماتەکانی ڕژێمی بەعس لە محسینە کۆ بووە و بۆشە شوهرەتی وەرگرت چونکە کارکتەر وەکو ئەکتەر کە کارکتەرێک دێنێ ئەگەر بیری لێ نەکەیتەوە تۆ هەدەفی ئەساسی چیە لەم کارکتەرە ڕەنگە بڕوات ڕەنگە ئاسایی ڕوات بەڵام
محسن منویستم بڵێم خەڵکی کورد خەڵکی عەرەب خەڵکی ئەجنەبی کاڕواتە دەرەوەش ئەم کابرایە چۆن سەدام حوسێن کابرایەکی دیکتاتۆر بوو ئەم 20 لە شاری سلێمانیە دیکتاتۆرێک بوو بۆ خۆی یعنی چۆن بە هێتلەریانەوە دیکتاتۆر بە سەدامی ژەڵەن دیکتاتۆر محسن بە تەنیا خۆی دیکتاتۆر بوو یعنی هەموو نظامی بەعسی خست بۆ ژێر ئەوەی کە محسن ببێ بە کەسێک من جارێکیان برادەرێک وتی لە دیوانیە بینیومە وتێتی ئاڵنیچنتب سلێمانیە یعنی زۆری پێخۆش بوو خەڵکی سلێمانی بیناسم کە چ زاڵمێکە بۆیە دەورەکەشی ئەو تەسیدەیە ویست ئەوەیە ویست کە پیشانی بین بە خەڵک کە محسن درندەیەکی بێ هاوتایە بەدیلی نییە کاک حەمعەلی خان طبعا لازم محسین ئەگەر بڵم بە تەمەن بەڕێزە لە من گەورەتی من بینیومە من تەمەنم موالیدم 1975 هەموو کەس ئەوەی کە بینی بێتی ئەزانێ کابرایەکی زۆر تونگڕەوە بوو تونگوتیژ بوو بەڕێزت بۆ بینەرانی ئێستا بۆ بیسەران ئەگە بڵێ تۆ لە دەوری ملازم محسینە وەکو خۆی پێکات وڵی هەوڵممان زۆرم هەوڵا بۆشە بە ملازم محسین ناسرام یعنی زۆر ئاخر کە تۆسەی کە مسلسلەیەک خۆی ئەبێ بەتەڵەکەی بناسێت نەک دوژمنەکە بەڵام من وانواندنی دوژمنەکەیم کرد کە هەموو پێیان بڵێ هەموو خەڵک بڵێ محسین وابوو یعنی تۆ تەفسیری ئەو دەورەکەی بۆ ئەوەی خەڵک ئەو قسەی بکەن بڵێن وابوو ئێستا ڕەنگە تۆ ڕەنگە ئەمریک کەم بێ بەس لە باوکە پرسی یا لە مامێکە پرسی یا لە خاڵەکە پرسی بڵێ کاکە ئێوە نازانن محسین چۆن ئەمەیە کە تۆ توانی تەفسیری ئەو دەورە بکەیت کە مەسەلەن باپیرت لێو ڕازی بێ ئەم جیلەش پێیان سەیرە بێ شتی وا بووە بۆیە ئەو کارکتەرە محوەریە کارکتەرێکی محوەریە بە ئاسانی وەرم نەگرت بەڕاستی زۆر بەتەکید زۆر من خۆمیێکە لەوانەوە بینەری دووە حەڵقەی بووم بەڕاستی کارێکی هەتا بڵێ زۆر سەرکەوتوو بوو کارێکی جوان بوو بە دەوری بەڕێزیش لەوە نوکتەیەکی خۆشە بوو ڕەنگە من محسینم نەبینیە جوزئی یەکەم کاردلیل جوزئی یەکەمی کرد کارکتەرێکی یامەیە بەڕاستی یعنی حەزم ناک من ئەمزانی دەوری حاجی بۆ داناوم کارکتەرێکی تری بۆ دانابووم ئیتر ڕێک نەکەوتین دەم داوای لە بردنەکەم جوزئی یەکم نەکردی بەڵام لە جوزئی دووە کە یامیوتی ئەو جوزئی دوو بخوێنەرەوە تێزانی چیم بۆ دانایی وتم مەزان چیم بۆ دانایی وتم محسن وتی تا بۆ چکە یەکەم محسن کە تە ئەوە بوو ڕێیازی بوو ملاتم بوو شەقوەشێن بوو شەقۆشێن بوو شەقوەشێ یعنی دژمنێکی عادی نیە ئازاری خەڵکی زۆرەیە زۆر دوو گەنجی بەیەکەوە بگرتایە یەکسەر ئەویزانی ئەمە خەریکی پیلانێک گراسی ڕەش گراسی سپی گۆرەوی ئیتر ینی بەهانەی زۆر سەخیفیەوە بۆ کوشتنی خەڵک بۆیە ئەو کارکتەرە حەزم لێ نەبوو بە ئاسانی زابتێکە لە زابتەکانی نا چەند زابتی تری تیا زۆری تیا بەڵام هیچیان وەکو محسن یعنی دڕندنی هیچیان وەکو محسن تەمسیلی نظامی حزبی بەعس ناکەن لەگەڵ کووردا بۆیە خەڵکێکی زۆر خۆش ینی کارکتەرەکەیان ڕق لێ بوو بەڵام منیان خۆشویست کاک حەمعەلی خان لەوێ هەستت بەچی کرد کە کاک بەهادی نووری لە ملازم محسینیە بۆ خۆی کاک بەهادین لەوێ ئەگە بڵێن وەکو کاک بەهادین شخصیەکەی نا وەکو دەزانم یعنی هەستی بەواکە کە چۆ ناو ماڵ و عایلە و بەدایکی و بامیان تی من لە ملازم محسینمە خۆی زۆر بە قارەمان بۆ خۆی محسین کێشەیەکی هەبوو کەس نێرا لێ نزیکێتەوە ئەیش تەجروبەیەکی وابێ حەزیە کرد بۆ چکە باسیەکەن محسین حەزی لە شۆهرەت بوو یعنی لەگەڵ خەڵکا کە قسەیە کرد ئیتر زلەی باویشتە چەقۆی باویشتە یا زەلامێک شەقێکی تێ هەڵایە ئاخ زۆر گەنجی ئازاشە بووە جا من شتێکم بیست برادێک کە بۆ وەختی خۆی زلەکەی لێاوە ئەو زلەی لێاوە نەیزانی ئەوە محسینە هەوە زانیەوە زابتێکە زلەیەکی لێا زلەکەی لێا ئیتر محسین زۆر پێی سیر بوو
گەنج هەیە ئاوا ئازا بتوانێت بەرامبەر محسن بۆسێتەوە بۆیە ئەتوانم بڵێم ئەلێەوە محسین دەست پێەکە ئەلێەوە لەو لەحزەیەوەی کە هەستەکە تەواو خەڵک دوژمنین جا ئەو کارکتەرە بەڕاستی ینی ئاسان نییە ناتوانم پێت بڵێم دەور بینینی ئەو ڕۆڵە ئەوە ئاسان یعنی وەکو زابتی تر نییە زابتی عادی نییە بەتەکید وایە کاک حەمە عەلی خان کۆمیدیا یا تراژدیای بەلاوە خۆشترە کاری تیا بکات وەڵی من یانوت حەمە عەلی کۆمیدیا نازانێ بۆ ئاژاوچەکانم کرد من کارکتەر دەزانێ ینی کارکتەری باش لە کۆمیدیایە باوەڕ دەبێ وەکو خۆی هێن کارکتەری باش لە تراجیدیاشە عینەشت و ڕۆڵی بەتەڵ یا پاڵەوانی پێشمەرگە یا بەعەس کێشەم نییە بەڵام بتانی ئەو ڕۆڵە تەفسیر بکەیت وەکو ملازم محسین کە بینیت تەفسیر بەس کاک حەمە عەلی خان ئایا کۆمیدی قورستنیە لە تراژدی بە دڵنیاییەوە کۆمیدیا زۆر قورسە کۆمیدیا مناڵم بەس ئاژاوە چێگانم کرد سۆپەرمانیشم کرد بەس سۆپەرمان زیاتر تەکنیک بوو تەکنیک یعنی قەت کوڕێکی کورد نەبووە ئاوا بکاتەوە بفڕێ بەڵام لەگەڵ بەختیار هەمەوە نییە توانیمان ئەو تەکنیکە بدۆزێتەوە و سۆپەرمانی شتێک بێت کە گەنجی کورد مناڵی کورد بڵێ کاکە ئێمە سۆپەرمانمانەیە یعنی هەر ئەمریکیەکان نییە سۆپەرمانیان هەیە ئێمە دەتوانین بیکەین بەڵام چۆن ئەبەو هینە تەقەنیە لاوازە بەسیتەی کە لەگەڵ کاک بەختیار هەمەوە نیا کردمان نەخواتە من درێژ و سەرکەوتوو بوون پەیوەندێکی تەلەفۆنی ترمان لەگەڵە کاک جەزای ساز کاک جەزاگیانم کاتەوە باش کاک سامەجان سڵاو و ڕێزمێ بۆتان سڵاو و ڕێزی بەپانم هەیە بۆ هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان کاک حەمە عەلی خان کە شانازیە بۆ هەموو نەتەوەکەمان کۆمەڵی نازناوی زۆر گەورەی هەیە لە بواری نواندنە کاک جەزاگیان کۆمەڵی یادگاری خۆشمێ لەگەڵیا چۆن کاتی خۆی لە کاتی گرانەکە دوو فرسپارەی پێ بوو نەمێژ بۆ ماڵم ناڵگەی خەرشکارەزارەرم لیا ئەو بیرەوەرێکی خۆشە خۆی زانێ فلیمێک چمە بەنگڵێشەوە بۆ خۆی وابزان مایەکەشی دەرنێنەوە ئەمڕۆ وابزان 2000 پێش شەشیەوە بە تەکسی بۆبەنی منەوە لەو قەنەعەتای کاک جەزا موچەی وەرنەگەتی بێ کە حەمە عەلی خان مەگەری بن دیوار و پاڵ دیوار شتیای لە بن دیوارمێن کاکە گیرفانم بۆ بەڵای پێشەوەی داخڵ بین کاک جەزا لە ڕاتەوە گیرفانی هێڵتەکان بەخوازە 1950 نەشتوە 2250 کەم بوو فلیمێکمان کە ساڵە چەمپەیەکەوە خەتای من بوو تا ساڵە دوای فلیمەکان نەمەرە خۆم پیشەماوی جەزا ماڵە بە قۆرجێ دوو پلی زەماڵەوە بوو پێودانم بۆ خۆی ماڵەکەوەگرم کاک جەزاگیان چی هەیە بۆ هونەرمەندان لە ئێستاە تێگەی یعنی ئاستی بژێوی ژیانیان زۆر لاوازە مادیان معنەویان یعنی بەڕاستی زۆر یعنی کەم تەرخەمی بەرامبەر هونەرمەندان نەکرێ هۆکارەکەی گەڕێنیتەوە بۆ چی لایەنێکی پەیوەندیدا کاک سامان من هاوشێوەکانی من سندیکای هونەرمەندانەوانی کە خەباتێکی ڕێکخراوەکەین بۆ هونەرمەندان 20 ساڵە هاوارەکەینە بێ سنووقێکە بێ بۆ هونەرمەندان تکایە سنووقێکە بێ بۆ هونەرمەندان کاکە ڕێگەمان بەر خۆمان داهات بە خۆمان پیا بکەین ئێمە داوای سنووقێکمان کرۆدا بنرێ بۆ هونەرمەندان باس فرێتە سەر کۆنسێرت و ئاهەنگی بیانی باس فرێتە سەر ئەو هونەرمەندە بێگانانی کە هێن لێرە سەرۆتی ئەم وڵاتە هەڵەلوشن و ئەیبنەوە بۆ وڵاتەکانی دەرەوە کات ئێمە وتمانە بێوانە بێن لە سندیگاکان وەسڵ ببڕن ئەبێ باجیان لێوە بگیرە بۆی دوجار ئەم سنووقا بۆ خزمەتی هونەرمەندانی دێری نەکو کاکە حەمە عەلی خان و هەت هونەرمەندێکە خوا نەخواستە دووچاری نەخۆشیێک و ناخۆشیێکە بێ یا بۆ کارێکی هونەری پێویستی بە هاوکاری هەیە بەڵام بەداخەوە جۆمان لێ ناگیری ئێمە چەندین جاران پرۆژە یاساییمان بردوێتە من شخصی خۆم پرۆژە یاساکە ساڵ و نیوەکە بێ بردوومەتە لای بەڕێز وەزیری ڕۆشنبیری لەگەڵ یا دانیشتوم لە بەشی یاسایی وەزارەتی ڕۆشنبیری لای برادرێک کە بەشی یاسایی ناوی کاک مەسعودەوە 1 ساڵ و نیوە جواب نەیدامەتەوە تا ئێستا جا ئەتۆسی کێشەکەش لێرە ئێستا من ئەوە 2 ساڵە ئەمە ئیشێک بکەم نییە ئەزانی بۆ چونکە بەڕاستی فیلمسازی پارەیەوێ هەنی فیلمسازی دووگۆڵی نییە بەڵام تۆپێکی بۆ کڕیت و یعنی ئاسانە بەڵام فیلمسازی کامێرا و مۆنتاژ و مۆسافێکی پشتی کامێرا و جاری وا هەیە تۆ فیلمێک 2 مانگ پێوەی هیلاگەبی سیارەت دەوێت تەکسی دەوێت نەقلی ئەکتەر دەوێت پاس ناخواردن کە ئەڵەی فیلمێگەکەم ئەڵێ پارە نییە تا تر ئەوەستی بۆ
چکە بەڕاستی جددی نین لەم کارە ئەگەر جددی بن مستحیلە حکوومەتەکە بێ پێ بڵێن حکوومەت زۆر ڕاستە ئەمە لە کاتێکەیە ببورنخوا لە کاتێکەیە فلیم بەقەدەر چۆن وڵاتێک بە ئاڵاکەی ناسراوە و چۆن وڵاتێک بە جوغرافیاکەی نووسراوە وڵاتێک بە هەموو کایەکانی ترنووسراوە بە فلیمیش دوو ئەوەنە وڵاتانە ناسێ خۆتان نەزان لە ڕێگەی ئەو وڵاتان لە ڕێگەی سینەماوە چونەتە ناو هەموو دنیاوە کللتوری هەموو وڵاتانیان داژی کردوتە ناو بە فلیمەکانیان ئەمە جانبێکی زۆر گرنگە نەتەوەکەمان کە پێویستە فلیمی هەبێ پێویستە هوەری هەبێ پێویستە هوەر بەردەوام بێت ببوورە من کاتان ناگرم ئەمە شتێکی تریش پێ بڵێم یعنی ئەگەر فلیم نەبێ من چیەکەم لە بۆسنە وایە بەداخەوە هەر هەندستان ئەگەر تۆتەنی ئەگەر فلیم نەبێ لە هەندستان من بۆ باشترین نەکتە دەرەچم هەموو ئەکتەری لێ هەندستان ئەو هەموو فلیمەشی بۆچی یعنی لە 1000 فلیم زیاتر تویان هەڵبژاردەوە بە ئەکتەریەکەم بەس بەداخۆ لێرە احتمام نییە ئێستا دوای پەیوەندەکەی کاکجەزار چینەوە لای ئەم لای کاک حەمەعەلی خان بۆ ئەو کارێکە لە هەندستان کراوە کاکجەزار گیان لە کاتمان گرتی هیچت ماوە لە خزمەتە سەرکەوتتان بۆ خوازم هیوادارم نەتەوەکەمە لەوای بە کە تێبگە هونەرمەندی وەکو حەمەعەلی خان دووبارە بوونەوەی نییە لە مێژووی کورددا بە ساسە لەبەرەوە بێ بە تەواوی ڕێزی لێ بگیرێت لەو لە هەموو هونەرمەندەکانی و هاوشێوە سپاس بۆ پەیوەندیەکە و کاک جەزاگیان زۆر خۆشحاڵ بووین چاو ماجەکەم تۆ کەسێکی مادووی هەمیشە دەستی هونەرمەندانت گرت و هەمیشە ئاڕ لە هونەرمەندان ناوەتەوە بەڵام بەداخەوە کە کەم تەرخەمیەکە لە وەزارەتی ڕۆشنبیریە و لە حکوومەت هێرێمی کوردستانە کە ئاور لە هونەرمەندان و هونەرمەندانی چی لە بواری شانە و دراما چی هونەرمەندانی میلی نادرێتەوە زۆر بەداخەوە چاو ماجەکەین سپاس بۆ پەیوەندیەکە و کاک حەمەعەلی خان چینەوە لای ئەو کارێکە لە هەندستان کرا ئەگەر بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕوونکی تۆ بدەین کارەکە چی بوو وەڵا کارەکە هی هونەرمەند دەروێش عومەر بوو ئێستا لە لەندەنە ئیتر ئەو ناردەبووی وا بزانم لە لەندەنەوە تەلەفۆنی بۆ کردم وتی تۆ لە فێستیڤاڵی مۆمبای باشترین ئەکتەر دەرچووی باشە ئیتر هینەکەی بۆ ناردم داوەکە بەس من نەمتوانی کاتی داوەکە بچم تقریبا 2 مانگ دواکە و لە بەرەوەی حکوومەتی عێراقی تارەی فڕۆکەخانەکانی داخستی سلێمانی نێوەلێریش تر من 2 مانگ دوایەوە 2 مانگ 3 مانگ دوایەوە چووم یعنی فێستیڤاڵەکە تەواو بوو بەڵام لەوێ کەسێکەیە کە سەرپەرشتی فێستیڤاڵەکەی کرد ڕقم تەلەفۆن و شتیم لا بوو تەلەفۆنم بۆ کرد لە مەتار وتی ئێستا سیارێ بدۆتە هێنێ بۆ ئەم کۆمپانیایی کە ئەم فلیمەی تۆی تایەکەم بووە تر لەوێ جایزەکەیان نامێ و ڕسم مانگرت و درێژ و سەرکەوتەی کاک حەمەعەلی خان یعنی بەڕاستی من فەخری پێواکەم کە هونەرمەندێکی کورد بتوانێت لە فێستیڤاڵێکی عالمیە جیهانی خۆ دەزانی هندستان 100 فلیم و 200 فلیم یعنی لە هەموو دنیا فلیمی بۆچێ لە هەموو دنیا لە ئاخری ئەمریکا تا ئاخری ئەفریقا تا ئاخری ئەوروپا تا ئاخری ئاسیا بۆیە شتێکی زۆر گەورە بوو زۆر جوان بوو لای خۆم کە من توانیم لەوێ جائیزە وەرگرم یخواتە من درێژ و سەرکەوتەی کاک حەمەعەلی خان جێگادەسە دیارە لە کای وەڵی ئیتر پێ دەڵێم هونەرمەند دایمە لە هەوڵدانەیە بۆ پێشخستنی خۆی ئێستا من بۆکو پێم وتی من هەر تەمسیلم نەکرد من چوومە بواری نووسینیشەوە چوومە بواری نواندنەوە چوومە بواری دەرهێنانەوە لە هەر سێ بەشەکەش لە مەسرەحیش و لە تەلەڤیزیۆنیش و لە سینەماش بەڵام بەڕاستی خۆم بۆیە اختیاری سینەمام کرد ساڵی 76 16 ساڵ بوو ئاخر 16 ساڵ زەحمەتە تۆ مراهقە ساڵی یەکەم مەسرحم خوێن ساڵی دووەم چوومە سینەما لەبەرەوەی گرنگە یعنی ئەگەر بەو گەنجێتی خۆم هەستم نەکردایە بە گرنگی سینەما ئێستا منیش هیچێک بووم لە دەرچوانی بەشی شانە بەڵام سینەما زۆر گرنگە بۆ کورد یعنی تۆ سیرکە من ویستم بۆ پرسیارە بکەم کاک حەمەعەلی خان چی هەیە لەسەر سینەما سینەمای ئەمڕۆ وەڵاهی بۆ خۆی سینەما لە کوردستان نییە ئەزانی بۆ ڕاستەوە ڕەنگە بینی سینەماشمانە بێ وەزارەتی سینەماشمان هەبێ بەشێک هەبێت لە وەزارەتی ڕۆشنبیری بەشێکی سینەما بێ بەڵام کە پارە نەبێ و کە ئیش نەبێ و کە هاوکاری نەبێ و ینی تاقوتەرا ئیژەکەی لە کووردا 2-3 کەسن 3-4 کەسن 5-6 کەسن
ئیتر ئەوە لەو لاوە خەریکە ئەم لەم لاوە تاق و تەرایە یعنی نەبووە بەوەی کە فلیمێ بکرێت داهاتەکەی فلیمێکی تری پێ بکرێت نەکراوە بەوەی کە ئیتر هەمووی هەوڵی تاک و تەراو یەک کەسی دوو کەسی ئەوەش ناچێتە سەر ڕاستە من بۆی سینەماوە بۆی فلیمەوە چوومە ئەوروپا چوومە هندستان چوومە دوبای چوومە بۆسنیا چوومە ئەستەمبول بۆی فلیمەوە بەڵام بەداخەوە ئەو احتیمامە شخصیە یعنی من خۆم وەکو هونەرمەندێک احتیمام پێیاوە جینا کەس هاوکاری نەکردووی کاک عوبێد کۆمنتێکی نووسیوە لە بۆ چی کاک حەمەعەلی ڕیشی داناوە دوایەوە لە چ درامایەک پەشیمانە بۆچی بەرکەوتنی کەمە لەگەڵ ماهیر حەسەنە وەڵاهی ماهیر ئەکتەرێکی زۆر باشە لای من یعنی ئەکتەرەکە لێکێکە لە ئەکتەرە سەرکەوتۆکان بەڵام ئیتر من ماهرم خۆش هەر شخصی خۆشمە هەر لە تیپی شانۆی چەخماخەشە لەگەڵمان بەڵام ئیشێکی وان نەبووە کۆمان کاتەوە ینی و پێشی نەوتم جارێک بڵێ ئەرێ کاکە تۆ ئەم نەساهەیە ئەی خوێنیتەوە چکە بەڕاستی کە تۆ پێ نەڵێن خۆ تۆ ناچی داوای دەبەتەکی ئەوەیە دوو ئەوی تریان چی بوو بۆچی ڕیشی ئەڵبەتە چۆ خاسێوێ ئەم کارکتەری کە منەی بینم تەمەنێکی هەیە و عقڵێتێکی زۆر جوانی هەیە و پیاوێکی چاکە ئیتر نازانم چکە من جارێکی تری ئیشێکی وام کردو هەر ڕیشمەیە نازانم ئەیکەم بە سەک سوکە یا بە کاملی مێنە یا بە کاملی نازانم ئەوە بۆ چۆ خاسێوێ یا کاتە من درێژ و سەرکەوتوبی کاک حەمەعەلی خان چیت هەیە لەسەر کەناڵەکان ئێستا کە زۆر احتیمام بە دراما و شان و شتانە نایە زیاتر احتیمام بە درامە بیانەکانێن بۆ خۆی کێشەکە ئەوەیە ئەگەر ئەو پارەی لە درامایەکی بیانیە سەرفێکن لە درامایکی کوردیا سەرفیکەن زۆر باشترە بەڵام بەداخەوە خەمێکی زۆر گەورەیە چونکە کۆمەڵێک تەقالیدی تورکیا بۆ ئێمە نابێ مەسەلەن من زۆر جار لە مسلسلەی تورکیا بینیمە پیاوێک ژنێکی هەیە حەز لە کچێکی تریژەکە یعنی تۆزێک ئشکالیاتی مجتەمەعی تورکی و مجتەمەعی ئەوروپی لەگەڵ کۆمەڵگای ئێمە تۆزێک بینیان هەیە یعنی ئەو مسلسلە تورکیانە باوەڕتە بێ ئەوەی زەرەرێ قازانجیان نییە ئەو مسلسلە ئەجنەبیانە یعنی تۆ مسلسلەیەکی صینی یا مسلسلێکی یابانی کە دۆبلاجێکن یا تەرجمەیە خەنە سەر و بڵاوێکن ینی تۆ کۆمەڵگای چین لەگەڵ کۆمەڵگای کوردەواریە مقارنە ناکرێت هەر بۆ مجتەمەعی ئەمڕۆ نابێ مثلا يعني ئێمە توانین ئیسفادە لە تەجاروبی ئەمریکان بکەین لە سین بکەین لە هەندستان بکەین لە تورک بکەین لە عەرەب بکەین لە ئێمە توانین ئیسفادە لێ بکەین بەڵام کۆمەڵگای ئەوان کۆمەڵگایەکن زۆر لە پێش کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای ئێمە یعنی ئەگەر بتەوێ بەڕاستی قسە بکەی 100 ساڵ نابێ ئەوەی کە هاتووە ئەوەشی کە سینەما هاتووە هەمووی تاقوتەرە هەفتاکان فلیمێک یا دوانە بووە ئێستاش کورد تۆ زای کردووە بۆ بە 4 و 5 یعنی سینەمامان زۆر زەعیفە زۆر کەم کاک حەمەعەلی پێ دوایە ئەو کولفە پارە زۆرەی کە بۆ درامە بیانیانە سەرفەکرێت بۆ درامایەکی کوردی 30 هەڵقەی یاخود بۆ کارێکی شانۆی سەرفکرێت حتما بخۆی ئەمەجامێکی باشێ بێت ئەمە کێشەکەی کە تۆ درامای کوردی پێشکەشەکەی يعني مجتمعي كردي استفادة ليك والله من درامايكي تركي يا ياباني يا صيني يا يعني تو هستكي او كونغا زور دور لا 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 تقاليدي تو زور دور لبيري تو لفكري تو بو من بچاكي نازانم يعني بارك الله فيلمي كردي اسرب كان باورته به باري مسلسلي يغ فيلمي كردي اسرب كان من زورم بي باشترا وغلوي مسلسلي صيني بوبين يا ياباني بوبين بله ئەو خۆشەویستانی کە داوای ژمارە تەلەفۆنەکەیان کردووە لەسەر شاشەش هەمانە ڤایبەرەکەمان 0 ژمارەی ئاسیاشمان 0 4 لە خزمەتدانین کاک حەمەعەلی خان خۆشترین کاری خۆت
چ کۆمیدیەکە چ تراژدیەکە کامیان بەلای خۆتەوە خۆشە و کام حیوارە زیاتر لەسەر زاری خەڵک ماوەتەوە ئەوەی کە خۆت تامەزۆی بیت و گوێبیستی بوو بیت وڵی خۆی ئەو کێشەیە لە هونەرمەند کە پرسیارەکرێت کامیان تۆزێک ئاسان نییە بەڵام من یەکەم ئیشم وەکو پێم وتی کۆلارە بوو ئەلبەتە کۆلارە بە خەڵکی ناسانم و تەژیعیشی کردم بۆ ئەوی بنووسم چکە بەڕاستی من کارم نووسین نییە ئیشی من نووسین ناکتەرم و دەرهێنەریشم لامان کاتا چووکە دەرهێنانم خوێندووە یعنی ئەوەی کە ئەکتەریەکەم ئەوە دەرهێنان نەکردو کە من تاکو تەرا پێ شەش فیلمە بەڵام بەڕاستی لە دوای کۆلارە کۆمەڵێک ئیشی جوانتر هاتن کرا مەسەلەن لە هەولێر لە درامایەکە مەلا بوون ئێستا ئەو ئیشەی مامۆسا عەزیز ڕۆڵی پیاوێکی کورتپەروەری ئەوم هەیە یعنی من ڕۆڵ ناڵێم ئەوم بەدانێن من نەسە خوێنمەوە ئەڵێم ئەوم ئەوێت اینجا گەیشتینە ئیتیفاق ئەگەین ئەگەر نەش گەشتینە ئیتیفاق شەرت نییە بکرێت بەڕاستی تۆ نابێ هەموو دەورێک هەموو کەسێک کاراکتەری خۆی هەیە شخصێتی خۆی هەیە یعنی منیش هەوڵم ما نەک لە بوارێکە حتا لە بواری زمانیش هەر حەزم لێ نەبوو بە کوردی یا بە عەرەبی خۆم فێری فارسیش کرد خۆم فێری ئینگلیزیش کرد یعنی لە 76 من خەریکی ئینگلیزی 77 دەستم پێ کرد توانی قسەشی پێ بکەیت و نووسینیش پێرفێکت سعاتێک دەتوانم قسەی پێ بکەم تۆ توانی سعاتێک قسە بکەی فولە ئیمکانیەتە فول ناتوانم بڵێم بەڵام ئیمکانیەتم هەیە کە بتوانم پەکە ناکەوێت نەخێر ئەبەدەن مهمە ئیشی پێ ڕایگرێت باوەڕتە بێت لە هیندستان کێشەمەوە بوو من هندیەکەم زۆر باش نییە هندیەکەم یعنی سەر و جێلاشێشکێم یعنی ئەگەر ئینگلیزیەکە نەبووایە تیاچوو هاوکارە بوو چکە نازانم ئەو هەموو ماوەیە یعنی حتا لە تەلەڤیزیۆنی هندیش مقابلات و شتیان کردم کوردێک نەهات بۆ لام تەسەوڕەکەم کورد لە هیندستان هەبێ بەڵام نازانم نەمبینی کاک حەمەعەلی خان خۆشترین حیواری کۆمیدی بەلای خۆتۆ کامەیە وەڵی ئاژاوجێگان هەمووی حیواری خۆشە ئاژاوجێگان حیواری ناخۆشی تیان نییە باش پەیوەندی تەلەفۆنیمانەیە لەسەر خەتە بادوای ئەو پەیوەندیوە بینەران و بیسەران چاوەڕێی حیواری خۆشیشەکەت کێمان لەگەڵا کاک ڕێبازجان کاک عوبێدجان کاک عوبێدجان ئەم کاتەوە باش شوێنی گوڵ برا باشی وەڵ حاجیەم کاتەوە باش شوێنی باشی من چای ئەو ئەکتەرە خۆشەویستە ماچەکەم و ڕێز و خۆشەویستیشمێ بۆ کاک سامان و بۆ ستافی ئەو بەرنامە جوانە و ئەو مەجلیسە هونەریە چاوی منیت بەڕێزی دانای کاک حەمەعەلی خانی شەو ڕێزمانێ بۆ بەڕێزەکە عوبێدجان ئەزانی کێشەکە لەوایە کاک سامان لە وڵاتی ئێمە ئەکتەر و هونەرمەند بە چاوێکی کەم سەیرەکرێت دەسەڵاتەکە لە ئێمەیان نییە هەر سیستەمەکە بەو شێوازە هاتووە پیاوێکی وەکو ئەو پیاوەکە حەقە لە هەموو سەرفەرعێکە پەیکەری بۆ بکرێ حەقە جادەی بەناو بکرێت یعنی بەڕاستی هەرچی پارکە بەناوی بکرێت لە تەواوی دنیاە پارکێ بەناوی ڕئیسیەکەەوە نییە ئیلا بەناوی هونەرمەند و نووسەر و شاعیرەوە بەس لە کوردستان چی بکە شەقوەشێن هەموو شتێکی بەدەستە و هونەرمەند بە چاوێکی کەم سەیرەکرێت زۆر ڕاست ئەوە کێشەکە کاک حەمەعەلی خان من چی من ئێمە دەسەڵاتمان چییە کە پیاوکوش دووبارە بێتەوە بەس پیاوێکی جوانی وەک دەنا بە دووبارە نابێتەوە چی بکەیت زۆر سپاس وەڵی تر ئەوە هەوڵی ترە بێ خەڵکیش لەو هەوڵە تێبگەن کە هونەرمەند بە هەوڵ پێ حەسەن کاک عوبێدجان ئەوە هیچ پەیوەندێکی بەتەوەری بەرنامەکەمانەوە نیە بەڵام با من یەک پرسیار ئاڕاستەی بەڕێز بکەم یعنی ئەمە ماوەیەکی زۆر زۆرە کوشتن و خۆخنکان و سووتان و یعنی ئەم شتانە لەناو کووردا زۆر یعنی سەری هەڵاوە کارەکەی بۆ چی گەڕێنیتەوە بۆ کاکەی بۆ جێرمەوە کە من پیاوێکی گەورەی وەکو کاک حەمەعەلی خان کە سمبولی سلێمانی و سمبولی هونەری میلیە دڵپڕا ئەبێ خەڵکێکی هەژار چۆن دڵپڕ نەبێت وایە
ئەو سمبولی هوەرە سمبولی ئەکتەرە سمبولی کۆمیدیایە سمبولی تراژیدایە سمبولی هەموو جوانێکی میدیایی و سمبولی هەموو جوانێکی هوەری وڵاتەکەمە ئەوە دڵپڕە بەو شێوازەی بینی ئەی خەڵکێکی داماوی فەقیر چۆنی خۆی بژێنێ ساق تەکسیەک چی بکە کرێکارێک هەژارێک چی بکە ئەوە خەمێکی زۆر گەورەیە من زۆر جار باوەڕ هەبێ لە بێتاقەتیان نەمزانێت چی بکە مەسەڵەن لە کابرایان پرسی وتیان معاشەکە چەنە وتی 400,000 ئەی چەند مناڵە هەیە وڵا 5 مناڵم هەیە باش ئەمانە بەچی بشین یعنی گریانمێت بێتاقەتە نانە کرێکیش بوو کرێکی دووسەیە بە کرێ دووسەیش نازانم چۆن بۆ مانگێک مانگەکەش ئەشەڵڵا هەموو سەریمانگی مەعاشەکە بن یعنی بە لێبڕین و یعنی نازانی بەڕاستی سامان گیانی من گوناح نییە هونەرمەندێکی وەکو من مانگی 750,000 بێ کاکە حەما بەڵام کێشە مێژوویەکە لە هوەر مێژوویەکە لە هوەر قوربان مێژوویەکە لە هوەرە مەژیانەکەیەتی من چی بڵێم یعنی خەڵکی فەقیر ئەبێت چی بکە یعنی من وەڵی نازانم لە هەموو تەواوی دنیاە جادە ڕایگیرێ هەر 4 سایت ئەگیرێ بۆ هونەرمەندێکە بڕوە بەس نازانم یعنی ئەم ئەکتیڤی سەقافی ئینسانی ئەو هەرێمەی خۆمان بۆ ئەوە بەرز نابێتەوە کە ئەوەی دوای شەقوەشێن و دوای کەسانێکی ترەکەون کە پیاوکوش احترامی هەیە لە وڵاتەکەی من کاک حەما احترامی نەبێ من تاوانم چییە بەو ئوسلوباتون ئەو ئەکتیڤی سەقافیەمان بەرز نابێتەوە کە احترامی هوەر و هوەرمەند بگرین کاکە لە تەواوی هەموو دنیا دڵی من ئێمەژەوا ئاڵین تا ئێسەکانە حکومەتی هەرێمی کوردستان ئاوڕی لە هیچ هوەرمەندێک نەیاوەتەوە یعنی چی تێچێ بۆ حکومەتی هەرێمی کوردستان هەر هوەرمەندێک مانگانە بڕی 500,000 بۆ ببڕێتەوە بە حکومەتەوە پێوی دیارە بەوە پارەی لەوانەیە یەک ڕۆژی ئەو تەنکەرە نەوتانە نەبێت ڕەوانەیەکات پیاوانی وەکو جەنابتان پیاوانی وەکو جەنابتان کە مێژوویەکە خزمەتی ئەو گەلەوە ئەو نیشتیمانە و ئەو خەڵکەکەن ئەو گەنجانەکەن کە مێژوویەکە ئێوە بە زەردەخەنا خەنە سەر لێومان و کاکە حەما فرمێزگە خاتە چاومان و کە کاکە حەما توانێ لەناو هەموو ماڵەکانمانایە و هەموو کەلتوری کوردی کردووە بە هوەر پێشکەشی کردوین و وڵات بە وڵات ئەگەڕێت لە پێناوی ئەوەیە لە قسەیەکی جوان بۆ کوردستان بچڕێت لەوە زیاتر خزمەت بە تەمای چیت کاکە ئەوش ئەگەر 15-20 نەفەری لە بە شوێنە بواە و ئەگەر ڕۆڵی ملازم محسینەکەی وەکو ملازم محسین ببینایە ئێستا بە احترامێکی تر سەیرەکرا ئەوە مشکلەکەیە ئەجا چاوی ماچەکەم و احترام و ڕێزم هەیە بۆی من لە حزوری ئەو پیاوەیە هەر پێم ئای بە قسە بکەم بەڕاستی شەرمی لێەکەم ها بە حبی دڵ خۆشحاڵ بووم کە توانیم ئەم پەیوەندە تەلەفۆنیە وەرگرم و لەگە کاک سامان و کاکە حەمەد خۆشەویستی ئەمەی لە ئەڵمانیاوە لێرەوە ڕێزمانەیە هەتا ئەڵمانیا بۆ بە ڕێزە چاو ماجەگەین من خزمەتکاری ئەو رادیۆ جوانم ڕێزم بۆ کاک جەزار ڕێژم بۆ ئۆستافە گەورەیە من هیوادارم شتێکی غەڵەتم نەکرد بێ احترام و ڕێزێکی بێپان لە حزوری ئەو پیاوەیە هەر پرسیارم نییە ئی ماڵ بە ناوی بەڕێوەبەر ئوستافی رادیۆی میلی گەڕیانەوە ڕێزمان چاو ماجەکەین بەس خۆشەویستی و ڕێز زیاتر هیچ نییە بۆتان کاتێکی خۆش لە کاتم گرتن داوای لێبوونەکەم لە خۆشیابی و تەمەندرێژ و سەرکەوتوو بیت بەڕاستی تەوەرێکی جوانی وروژان پیاوە بەڵام بەداخەوە ئێمە کاک حەما عەلی خان ئەگە بڵین لە ناو هەرێمی کوردستانە هونەرمەند زۆر مەخدوورە غەدر لێکراوە یعنی هیچ ئاوڕێک لە هونەرمەند نادرێتەوە نازان بۆ ئایا حکومەتی هەرێمی کوردستان تاکەی یعنی تاکەی ئاوڕێک لە هونەرمەندان نایەتەوە بەعام هونەرمەندمانەیە کە حەما عەلی خان بڕواکەی نانی ئێوارەی نی دوو ساڵ نییە کارێک نەکراوە یەک کار ئەخ نابێت حکومەتە بێ و 2 ساڵی ڕەبەق لەسەریەک کارێک نەکرێت بەتەکید یعنی معقولە تۆ بەخۆ بڵێ حکومەت بەڵام ئەم هەموو کەناڵەشێ لەبەردەسا بێت ئەم هەموو تەلەڤیزیۆنە تێگەی ئەم هەموو پارەیە نەتوانیت ئەم هونەرمەندانە کۆکەیتەوە هەر درامایە بکەین و کاکە ئەم کاک حەما عەلی خان ڕۆڵی سەرەکی هەبووە ڕۆڵی مامناوەندی هەبووە حەقی خۆی بینێ یعنی زۆر بەداخەوە کاک حەما عەلی خان یعنی ئەمڕۆ بەڕاستی وای لێ هاتووە ئەگە بڵێم ئەوە گەورەترین خەمی من بووە یعنی هەر هەوڵم ماوە کاکە ئەم ئیشە با بگەینە تورکیا چۆن بگەینە تورکیا کوردەکانی تورکیا ببینن کاکە ئەم ئیشە با بگەینە هەندستان ئەم ئیشە با بگەینە کوێیت ئەم ئیشە با بگەینە خلیج هەرەی ئەوێت کەس دەست ناگرێ بەڵام چییە ئەوەنگەیە لەبەر کارکتەری خۆت هێت ئەڵێ کاک حەمالی من ئەوەی پێم بکرێ ئەوەنگەیە ئیتر تۆش خۆ ئەو حکومەت نییە ئەو خێرخوازێک بەتەکید ئەجینا خۆ من فیلمەکانم هەمووی وەستا نییە
کە نەبێت تۆ چێکی بەڵام من ناوەستم بەڕاستی یعنی ئەگەر دەرفەتی کورتەفلیمێکیشمە بیکەم کاک حەمعەلی خان باچینەوە لای یەک مەشهەدێکی کۆمیدی تۆ ئەگە بڵێم ئیتر لە ئاژاوەچیەکانەوە بێت یا لە گەردەلوولەوە حیوارێکی خۆش کە لەسەر زاری خەڵک مابێتەوە بەلای خۆتەوە توانیێتە پێشکەشیکەی بە و بیسەران و بینەرانی خۆشەوی وەڵڵی تۆ هەموو حیوارەکانە بیر نامێنێ خۆ بێدانیشان هەربیری اینجا وەڵی وازان دانەیەکیان زۆر گرنگ بوو بەس من کێشەکەم ئەوەیە خۆم حەزر نەکردو بۆ پرسیار سیرێکمە کردەوە ئەوەی ئاژاوەچیەکان لەوانەیە عەباس وازانم خۆشەویستەکە و ئەڵێ وەڵڵا شاجوان شاجوان ئەڵێ وەڵڵا من لەبەر خۆشەویستی تۆ نانم بۆ ناخورێ مشڵم بەڵام من بۆ مەخورێ ئەیکە ئەو پەرکەم لێدە ئەو لە قێ زۆر جوانە ئەوە باوەڕتە بێ ئیزافەیەک بوو کردم بۆ کارکتەرەکە کارکتەرێکی عادیە بەڵام ئەو کارکتەرە منفعیلانە حرەکەیەکیان هەیە تر ئەو حرەکەیم بۆ زیاد کرد هەر بۆ جوانی کارکتەرەکە هەر خۆشی زۆر جوان بوو لە کێڵیە ئەی چیت هەیە بۆ کاک زایر جەلال و کاک ئەحمەد زەڵا لەویا بەڕاستی دەورێکی زۆر جوانە هەردووشیان یعنی مساهمی یەکەم بوون لە سەرکەوتنی ئەویش ڕێزمانێ بۆ هونەرمەندانەی هەمووی بەڵام دیارەکان کاک زایر و کاک ئەحمەد ڕاستی ڕۆڵێکی گەورەیان هەبوو لەوەی کە فیلمەکە بچێتە ئەو بوارە جوانە کۆمیدیەوە یعنی دەورێکی زۆر بەڕاستی جددیان بینی بۆ سەرکەوتنی ئەو فیلمە منە یعنی ئەو دوو کارکتەرە لەگەڵ بەڕێستا تاوکەریەک بوون بیزەبت چکە بە تەنیا من هیچم پێ ناکرێ من چی بکەم بەڵام چییە کارکتەری بەرامبەر تێ کارکتەری تریشە ئیتر خەڵقە بێ ئیشە خەڵقە بێ بۆ کاکزای هەر خۆشی کۆمیدیە ئەحمەدیش هەر کۆمیدیە بەس من کۆمیدی نەبووم بەڵام بەڵامی پێکات بەشی خۆی یعنی ئاژاوەچیەکانم کرد بۆی بەس بڵێن کاکە لێ زانێ ئەویش لە کۆمیدیا زانێ ئەی ملازم محسین بەڕاستی تۆ ئەگەر بڵێ ینی لە زمانی هێتلەرەوە زیاتر ئەڵێم ناپلیۆن ناڵێم هێتلەر ئەڵێم کە ئەڵێن هێتلەر کابرایەکی دڕندە کابرایەکی ئەست حەزی بە کوشتنی گەلان بوو محسین هیچی لەوان کەمتر نەبوو ینی محسین ئەویست بڵێ من سەدام حوسێنم لە سلێمانی و کەسیش ناتوانێت قسەم لەگەڵاکە وە هیچ پیاە وە هیچ کوردێک وە هیچ عەرەبێک وە هیچ بەعسیەک ناتوانێت بڵێ من ملازم حوسێنم ئەو کارکتەرە صفاتەکانی قرس بوو بەڕاستی یعنی ئاسان نییە تۆ شخصەتی کارکتەری سەدام حوسێن بخەیتە کارکتەرێکە و زابطێکە ینی ملازمێکە چ مەشهەدێکی خۆشی ملازم حوسێنی ئێستا لە خەیاڵەیە واللهی ناڵێم حداسمەکەی ئەلبەتە من لە جوزئی دوو سێ جوزئی دووەم پێ باشتر بوو لە سێ چونکە سێز بەڕاستی زۆر بۆر بوو یعنی من وام پێ باش بوو 30 حەڵقەی پڕ بێت نەک 6 حەڵقەی پەرش و بڵاو محسێن بەڕاستی دوای ئەوەی کە خەڵک بینیان ئیتر لە هەولێر پیانتم بابی گۆران لە هەولێریش ئەو بابی گۆرانە نەما هەر بوو بە ملازم بۆ لەبەرەوەی کە بەڕاستی تەفسیدم کرد ینی ئیشێکی تۆ خۆت پێم کەسمکاریش پێ بۆ ڕۆلی ئەکتەر شەرت نییە هەر لە ڕۆڵی باشا تۆ خەڵک خۆشی بێ ڕەنگە ڕۆڵی دڕندەیەک ببینی کە وەختی خۆی عەزێتی میلەتی کوردیاوە خەڵک ڕێیان لە محسن بوو بەڵام حەمعەلی تەفسیدی کرد بۆیە شۆهرەتم یعنی ناوەکانی ترم هەمووی لە بیر کرا هاتنەوە سەر ملازم باس ئەی چیت هەبوو کاک هادی حەمەتاڵ لەوێ کاک هادی بەڕاستی ئەویش دەورێکی زۆر جوانی بینی کە ینی هەوڵیە
سژنەکان بە پارە ئازادکە پارەی وەرەگرت هاوکاری سژنەکانی ئەکرد بۆ خۆی ئەوە هەبووە ئەو ئەحداسانە هەبوون بەس لای محسن بەو زەقیە نەبووە بۆ چکە ئەوە کاری جانبی بوون زۆر شکراوە بە دزی محسینەوە محسین نەیزانیەوە ئەترسا کە دایم تۆ ئیتر بۆیە محسین هەیبەتیە بوو هەیبەت یعنی هاتنە سەرجادەکەی خەڵک ئەژنوێشکە یعنی نازانم ئەگەر متابعی بکەیتەوە جارێک تر سەیری بکەیتەوە من ڕۆشنێکی تایبەتیم بۆ محسین دانا یعنی ڕۆشنی عادی نییە و نییەکو خەڵق تۆزێک هەیبەت و ترس و خەوف لە ڕۆشنەکە هەیە ئەڵێ ئێسا لێمە ئەڵێ ئێسام کوژێ ئەڵێ ئێستا دەماچەکەی دەرێنێ فیشێکێگەنێ بەسەر یعنی خۆی هەر کارکتەرەکە بنیاتی کارکتەرەکە تۆقێنەر هیچ حیوارێکی بە عەرەبی توانێت سەگانە بۆ بیسەران و بینەرانی خۆشەویستی بوو باوەڕتە بیتم بیر نییە لەو پرسیارەشم لێ مەکە ئەکتەر یەک سیفاتیە یعنی هەموو کاتێک ناتوانێت حیوارانی کە و کاتەوتێتی لە بەرنامەیەکی ڕاستەوخۆیان دووبارەی کاتەوە بەڵام لەوانەیە احتیاجی دوای ئەمە من و کە حەمە عەلی خان دانیشتوانەیە شتیشی مەشهەد بکاتەوە کاک حەمە عەلی خان بەنیاز نین گەردەلوولی چوار بکرێت وەڵی وا بزانم من بیستم لە نزیکەوە لە کاک جەلیل زەنگەنە نووسیوێتی بە چاوەڕێی کولفەی ئاخر ئەزانی چی گەردەلوول وەکو مسلسلەکانی تر نییە بەڕاستی کولفەیە یەک دووش گەردەلوول دێنێ نییە پێرێ نیە زمانی بەحسە زمانی بەعسیش ئێستا چی تاش دێکۆ ناتوانێت تەسویر بکەیت ئەو دێی هەفتاکان و هەشتاکان نییە اینجا گەڕانەوە بۆ ڕابردوو ئێستا من ئەڵێم چۆ خاسەوێ 980 باشە بێ خان و دروستکەی بێ ماڵ دروستکەی بێ گەڕک دروستکەی ئەبێ قەڵات دروستکەی ئەبێ ئەنواعی شت هەیە بۆیە کاڵم حەسەن عەلی 6-7 مانگە خەریکە تەسەوڕەکەم بە 2 مانگی تریش تاڵ نەبێ بۆیە ئیشی تاریخی یا ئیشی قەدیمی ئەو ئیشە کۆنانە کولفیان زیاترە لە ئەم ئیشە تازانە ئیشی تازە ئەچی تو کامێراکە دانی تو تەسویرەکەی تو هەموو بەڵام کە تۆڵی خولە پیزا ئەوێ گەڕێتەوە بۆ کەی ساڵەکانی کاگەڕێتەوە بۆ ئەو ساڵانە ئیتر ئەمە ئەسپە و ئەمە تفەنگە و ئەمە جلی کۆنە و ئەمە ئەبێ دەی کۆن بێ و ناتوانانی ئێستا خولە پیزە بکەین خۆ ناتوانین باوەڕتە بێ ناتوانین چونکە قەدیم زمانی خولە پیزە دێکان مابوون بەنسبەت گەردەلوولیشەوە ئێستا بیکەی ئەو ئەسلحە و ئەو ئۆتۆمبیلانەی کە لە زمانی بەعسا بەکارە هات ئەبێ چۆن لە جوزئی 1 و 2 3 بەکارهاتوە سەر لە نوێ لە چواریشە بەکار بێتەوە هێرۆخان ڕازم 4-5 سیاری کۆنەکانی کڕی دوسێ سیارەیە بە ئەوەی کە کۆن بوون بەڵام چاچی بکەنەوە یعنی تۆ دەستم ناکەوێت دەستم ناکەوێت ینی من سیارێکی ساڵی 1960 لەکوێ بێنم نەماوە یاخواتە من درێژ و سەرکەوتوبی پەیوەندیەکی تەلەفۆنمان لەگەڵایە و دوای پەیوەندیەکە ئیتر بەرەکۆتایی بەرنامەکە ڕۆی زۆر چاک پەیوەندیەکەمان داخرایەوە مشکلەمان نابێ بەتاکید کاک حەمە عەلی خان ئەو کەرەستانەی کە لە 1 و 2 3 بەکار هاتووە بە هەمان شێوە ئەبێ هەوڵ بیتر طبعا ئەو کەرەسانەش بە مادە ئەکرێ بە ئەوە نییە بڵێ تۆ بچی وا تەکلیفە کرد بۆ نمونە چەکێکی کۆن هەبوو پەیات کرد لە جێبێکی کۆن یا جێبێکی کۆن بەڵام بە یەکدان و دوودانە ئەو کارە تەواو نابێ ناڕوات یعنی کولفەی ئەوێت بەڵام هیوادارم یعنی بینەران و بیسەرانی خۆشەویستیش لەوانێ چاوەڕێی ئەوە بکەن خەڵک ئەمڕۆ تامەزروی درامای کوردیە تامەزروی هیوادارین ئەگەر لایانی پەیوەندیدار وەکو حکومەت هێرێمی کوردستان یا وەکو ئەحزابەکان بتوانن هاوکاری هونەرمەندا من تاکو توانن دەرهێنەرەکانمان کاری جوان پێشکەش نووسەرەکانمان بە ئەو بیسەر و بینەرە خۆشەویستانەمان بکەن ئێمە ئەمڕۆ هیلاکمان کردی کاک حەمە عەلی خان گەورە و کردین لە خزمەتان یاخواتە من درێژ و سەرکەوتوبی لە کۆتایی بەرنامەکەمان بینەرەکانیش لە کۆتاییدا چیت هەیە بۆ رادیۆ میلی گەڕیان و بۆ بینەر و بیسەرانی خۆشەویستی خۆت دەتوانیت ئازادیت بەڕاستی هەوڵێکی زۆر جدی و جوانتان ناوە بەڕاستی بۆ رادیۆی گەڕیان و من پێم خۆش بوو ئەگەر تەلەڤیزیۆنیشتان هەبێ هەمانە تەلەڤیزۆن بەس ئێژدی ناوخۆیە جا ئەڵبەتە ئێوە خەڵکانێکی
باشن لەبەرەوەی ئەگەڕێن بە دوای خەڵکی باشە بۆ ئەوەی شتی باش پێشکەشی خەڵکەن معلوماتی تازە پێشکەشی خەڵکەن دەستخۆشیتان لێکەم و هیوادارم هەر سەرکەوتوو قوربانە بم ئێمەش بەناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆی میلی گەڕیان و بەناوی سامانی حاجی عەلی بە خێراتنێکی گەرم دەکەین دووبارە گەورە و کردین ماندوومان کردی یاخوا بە خێر سپاس کاک سامان. خۆشەویستان لێرەدا دێنە کۆتایی ئەڵقەی نوێی ئەمڕۆی بەرنامەی هەلو حاجی. سپاس بۆ ئاوی سلێمانی کە هەمیشە هاوکارە بۆ ڕادیۆ میلی گەڕیان بە دابینکردنی ئاو بۆ ڕادیۆکەمان چاوی ماجەکەین. سپاس بۆ کۆمپانیای فاسلین کە ئەویش بە دابینکردنی هێڵی ئەنتەرنێت هاوکارمانە زۆر سپاس یەکەین. سپاس بۆ بەڕێز و خۆشەویستانەی کە کۆمنتیان نردووە کە دەستخۆشیان هەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کاک حەمە عەلی خان بۆ ڕادیۆ میلی گەڕیان چاوی یەک بە یەکتان ماجەکەین. سپاس بۆ گشتلایەکتان. داوا لەو خۆشەویستانە ژەکەین هەر بەڕێزێک توانێت سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆ میلی گەڕیان بکات. ئێمە لە خزمەتیانە هەر ڕیکلامێکیان هەیە ئێمە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە و بە نرخێکی گونجاو لە خزمەتیان نابی نەتوانم پەیوەندی بکەم بە ژمارە تەلەفۆنەکانی ڕادیۆ میلی گەڕیانەوە. سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی کە لە شاری هەولێر بەڕێوەبەری پەیجەکەی ڕادیۆ میلی گەڕیانە. سپاس بۆ ماندووبوونی کە هەمیشە هاوکارمانە. سپاس بۆ هەموو لایەکتان تا ئەڵقەیەکی تری بەرنامەی هەلو حاجی تا شەمەی داهاتوو کاژمێر 3 بۆ 4 عەسر دێنەوە خزمەتان. هەمیشە هەر تەندروست باش و هەر سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ کاک حەمە عەلی ماندوو. ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی ئاوی سلەیمانی کارگای دڵانی کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕاد دەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر.